ڕۆژی 23 تەمووزی 2014 پەرلەمانی کوردستان یاسای کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی پەسەند کرد. بەپێی یاساکە کۆمسیۆن تاکە دەسەڵاتە کە ڕێکاری هەموو هەڵبژاردن و ڕاپرسیەکان ئەنجام دەدات لەسەر ئاستی کوردستانی عێراقدا. پێشتر هەڵبژاردنەکانی هەرێم لەلایەن کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە ئەنجام دەدرا، بەڵام لەمە دووە دەبێت هەڵبژاردنەکانی هەرێم لەلایەن کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمەوە بەڕێوە بچێت. ئەو ئەندام و پۆستانی کۆمسیۆن تا ئێستا دیاری کراون، هەمویان لەسەر پشکی 5 حەزبە سەرەکیەکەی ناو پەرلەمان و حکوومەتن و تا ئێستا هیچ پۆستێک نەدراوە بە حەزبەکانی دیکە. بە پێی یاساکە کۆمسیۆن لە دوو بەش پێک هاتووە: بەشی ئەنجومەنی کۆمسیاران و بەشی کارگێڕی هەڵبژاردنەکان. ئەنجومەنی کۆمسیاران لە 9 ئەندام پێک هاتووە و لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردراون. ئەندامەکانی ئەنجومەن هەرچەندە بەپێی یاسا وازیان لە ئەندامێتی حەزبی خۆیان هێناوە، بەڵام لەسەر پشکی حەزبەکان دیاری کراون بەم شێوەیە. پشکی پارتی 3 ئەندامە و یەکێک لەوانە سەرۆکی کۆمسیۆنە، یەکێتی 2 ئەندامە کە یەکێکیان جێگیری سەرۆکی کۆمسیۆنە، گۆڕان 2 ئەندامە و یەکێکیان سەرۆکی فەرمانگەی کارگێڕی هەڵبژاردنەکانە، یەکگرتوو 1 ئەندامی هەیە کە بڕیاردەری کۆمسیۆنە، کۆمەڵیش ئەندامێکی هەیە کە وتەبێژی کۆمسیۆنەکەیە. جیا لەوانش تا ئێستا 12 پۆستی کارگەڕی کۆمسیۆنی شەکلا بوونەتەوە. بەهۆی ئەوەی پۆستەکانیان بەڕێوەبەری گشتیە، پێویستی بە دەرکردنی فەرمانی ئەنجومەنی وەزیرانە بۆ دەست بەکاربوونیان، بەڵام هێشتا فەرمانەکە دەرنەکراوە. پشکی حەزبەکان لەو 12 پۆستە بەم شێوەیەیە: پشکی پارتی 4 پۆستی کارگێڕیە و بریتین لە بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کۆمسیۆن لە پارێزگای هەولێر، بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کۆمسیۆن لە پارێزگای دهۆک، بەڕێوەبەری گشتی داتاکان، جێگیری سەرۆکی فەرمانگەی هەڵبژاردن. پشکی یەکێتیش 3 پۆستە: بریتین لە بەڕێوەبەری گشتی کارگێڕی کۆمسیۆن، بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کۆمسیۆن لە پارێزگای سلێمانی، جێگیری سەرۆکی فەرمانگەی هەڵبژاردن. پشکی گۆڕانیش 3 پۆستە و بریتین لە بەڕێوەبەری گشتی دیوانی ئەنجومەن، بەڕێوەبەری گشتی دارایی، بەڕێوەبەری گشتی کردارەکان. پشکی یەکگرتووش پۆستی بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و پەیوەندیەکانە و پشکی کۆمەڵیش بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کۆمسیۆنە لە پارێزگای هەڵەبجە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم ئامادە نەبوو لێدوان لەسەر دابەشکردنی ئەو 12 پۆستە بدات. هەر بۆیە NRT بۆ ئامادەکردنی راپۆرتەکە پشتی بە زانیاریەکانی مەکتەبی هەڵبژاردنی حەزبەکان بەستووە.